بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على المبعوث رحمة للعالمين، وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين، وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين. بینەران بیسەرانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا. زۆر خۆشحاڵ و بەختەوەرم کەوا خوای پەروەردگار ئەمجارەشیان تەمەنی پێداین کەوا لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی تیشک لە خزمەتی ئێوەی زێدە ئازیز و خۆشەویست دابین. خۆشەویستان، لە ئەڵلقەکانی ڕابردوو باسمان لەوە کرد کە چۆن ئێمە بتوانین کێشە و گرفتەکانی ڕۆڵەکانی خۆمان بە خۆمان چارەسەر بکەین، کێشەکانیان گرفتەکانیان چۆن چارەسەر بکەین. چەند ئەڵلقەیەکە باس لەوە دەکەین. لە ئەڵلقەی ڕابردوودا باسمان لە صیفاتی باوکیان دایک ئەو دایکەی کە چارەسەری کێشەکان دەکات دەوێت صیفاتێکی تێدا بێتن، واتە پەروەردەکاران. پاشان هاتین هەندێ هونەر و هونەری چارەسەرکردن و حەلکردنی کێشەکانمان دەخاڵمان باس کرد. گوتمان چارەسەرکردنی کێشەکان پێویستی بە هونەرە، بە فەنە. ئەو فەنانە چەند خاڵێکن. دەخاڵمان لە ئەڵلقەی ڕابردوودا باس کرد کە بریتی بوون لەوەی لە خاڵ یەکەمماندا باسمان لەوە کرد کە ئینسان پێویستە، مرۆڤ پێویستە لە چارەسەرکردنی کێشەکان سەرەتا پشت بەخوای گەورە ببەستێت. پاشان گوتمان گەشبین بێت، بە هیوا و ئاواتەوە بێتن، کەسێکی ئەرێنی بێت، بە ئەرێنی بڕوانیتە کێشەکان، نەک بە نەرێنی، واتە ئیجابی بێتن. هەروەها گوتمان هەست بە گرفتی منداڵەکەی بکاتن، ئیعترافی پێ بکات و دانی پێدا بنێتن. پاشان گوتمان ڕەغبەت و حەز و ئارەزووی هەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکان. پاشان گوتمان ئەو پاڵنەرانە دیاری بکات بۆ چارەسەری کێشەکەی دەکاتن، کێشەی ڕۆڵەکەی پاڵنەر چییە کە چارەسەری دەکات. پاشان گوتمان پێناسە و تەحدیدی کێشەکە بکات، کێشەکە بە دیار بکاتن، پێناسەی بکاتن، واتە نە لە قەبارەی خۆی گەورەتر بکات، نە بچووکتری بکاتەوە. پاشان گوتمان پێویستە زانیاری دەربارەی ئەو کێشە و گرفتە کۆ بکاتەوە. ئەمە چەند خاڵێک بوون لە ئەڵلقەی ڕابردوو باسمان کردن. خۆشەویستان، لە ئەڵلقەی ئەمڕۆماندا بدەین باسی ئەوە دەکەین پاش ئەوەی کە زانیاریەکانمان دەربارەی ئەو گرفت و کێشەیە کۆ کردەوە. پێویستە ئەو کێشەیە، ئەو گرفتەی ڕۆڵەکەمان، منداڵەکەمان، خۆشەویستان، پێویستە تەقسیمی بکەین، واتە دابەشی بکەین، بەشبەشی بکەین. ئینجا پلەپلەیی لە چارەسەرکردنی گرفتەکەدا، واتە کاتێک کە کێشە و گرفتەکە گەورە بێتن، خۆشەویستان دەکرێت بەشبەش بکرێتن. یعنی ئێمە دەکرێت ئیش کار لەسەر بەشبەشەکانی بکەین، جارێک بەشەکانی چارەسەر بکەین. بێک جار ناکرێ و گرفتە گەورە چارەسەر بکرێتن، بەڵکو دابەشی دەکەین و بەشە کچکەکان لەوێوە دەست پێ دەکەین. سەرەتا گرنگی بە ئەولەویات دەبێ، ئەولەویات لە کارەکانماندا هەبێتن، واتە کامە گرفت پێویستە پێشەکی چارەسەر بکرێتن، واتە لە گرنگەوە یاخود لە گرنگترینەوە بۆ گرنگ، ئینجا بۆ خواردتر. ئەرستۆ دەڵێت، خۆشەویستان، قسەیەکی هەیە ئەرستۆ دەڵێت هەر گرفتێک کاتێک من ڕوبەڕووم بوو بێتەوە لە ژیاندا، هەر مشکلەیەک کێشەیەک لە ژیانمدا ڕوبەڕووم بوو بێتەوە، ئیلا من هەستاوم ئەو گرفتە ئەو کێشەیەم دابەش کردووە، بەشبەشم کردووە. بەڵێ دابەشکردنی کێشە و مشکلەکان، تەقسیمکردنیان وات لێ دەکا کە زاڵبی بەسەر چارەسەرکردنی کێشەکە. خۆشەویستان، یعنی تۆ کە ئەنەما بە دوای ئەو پەندە کەوتووی، پندێک هەیە دەڵێت فەرق تەسود، واتە پەرت کە و زاڵ بە. ئەمە طبعاً دژمنانی مسلمانان زۆر جاران بۆ زاڵبوون بەسەر مسلماناندا ئەمەیان هەوڵیان داوە بەکاریان هیناوە، دائیمەن تەفرەقەیان خستۆتە نێوان مسلمانان و زاڵ بوونە بەسەرماندا. خۆشەویستان، ئەم پەندە، ئەم قسەیە بۆ چارەسەرکردنی گرفتەکانیش ڕاستە. تۆ کێشە و مشکلەکە پەرتپەرتی بکە، بەشبەشی بکە، لە بەشەکانەوە دەست بە چارەسەر بکە، زاڵ دەبی بەسەریدا. کەواتە ئەمە جگەل لە بەشبەشکردنی پێویستە پلەپلەیش بەکاربێتن لە چارەسەرکردندا. تەدەڕوج وەکو گوتم لە گرنگترینەوە بۆ گرنگ،
اینجا بۆ کەمتر لە گرنگ کە پلەکەی کەمتر بێ لە گرنگ ئاوا دێ خوارە و چارەسەری گرفتەکان دەکەی و کێشەکانی ڕۆڵەکانت چارەسەر دەکەی. خۆشەویستان دەرمان کاتێک کە تۆ نەخۆشیەکت هەبێت گرفتێکت هەبێتن لە جەستەتدا کاتێک کە دەرمان وەردەگری بۆ چارەسەری نەخۆشیت خۆ دەرمانەکە بە یەک جار ناخۆیتەوە کەس ناچێت دەستەیە حەب بە یەک جار بخواتن بۆ چارەسەرکردن شروبێک بە یەک جار بخواتەوە بەڵکو چ دەکەی هەر ڕۆژەی حەبێک دەخۆی هەر ڕۆژێک مەڵاکێک لە شروبەکە دەخۆی سێجەمە دەیخۆی پلەپلەیی ئەها لە چارەسەرکردندا ئەمەشیان چارەسەرکردنی گرفت و کێشەکان هەمان کێشەی نەخۆشیەکانە پێویستە پلەپلەیی بەکاربێتن چارەسەرکردن بە یەک جار ناکرێتن دەرمانەکە بە یەک جار وەرناگیرێتن تۆ کاتێک کە دارێک بینی ئەم دارە مەسەلەن بۆ نمونە وەکو دەڵن قەڵەمکاری بکەی سەرەتا لە پەلکەکانەوە دەست پێ دەکەی پاشان بۆ قەدەکانی پاشان بۆ وەکو دەڵێن قەدە گەورەکەی یعنی پاشان تا دەگەی ڕەگەکەی خۆشەویستان بۆ نمونە ئەگەر بێت و کەسێک ڕۆژێک لە ڕۆژان دارێکی چاند لە تەنیشت دیوارێکدا لە تەنیشت دیواری ماڵەکەیدا خانووەکەیدا ئەم دارە گەورە بوو کاتێک کە گەورە بوو مەترسی پەیدا کرد ئەم دارە بۆ ڕوخانی ئەم دیوارە لەوانەیە زەرەر زیان بەم دیوارە بگەینیتن ینی خەریکە ئەم دیوارە دەڕوخێنیتن ئەم پیاوە دێت بیر دەکاتەوە پیاوێکی دانا و حەکیم دێتن بیر دەکاتەوە چۆن ئەم دارە ببڕیتەوە ئەگەر بێت و خۆشەویستان بە یەک جار دارەکە لە بنیەوە ببڕیتەوە لەوانەیە دارەکە بکەوێتن بەسەر خانووەکەیدا و خانووەکەشی بڕوخێنێتن بەڵام هەڵدەستێت چ دەکاتن سەرەتا لەسەرەوە دێتن قەدە بچووکەکانی دەبڕێتن دەست پێ دەکات لە قەدە بچووکەکاندا پاشان قەدە گەورەکان پاشان تاکو دەگاتە قەدە هەرە گەورەکەی قەدە سەرەکیەکەی دێتن ئینجا لەوێ زۆر بە ئاسانی دەیبڕێتەوە واتە پارچە پارچەی دەکا هێواش هێواش تا دارەکە هەمووی دەبڕێتەوە و بەم ڕێگایە خۆشەویستان سەرکەوتوو دەبێتن لە چارەسەرکردنی گرفت و کێشەکە بەڵام ئەگەر یەکجار لە بنیەوە ببڕێتەوە بێگومان خانووەکەشی دەڕوخێت و زیانەکەی گەورەتر دەبێتن کەواتە چارەسەرکردنی گرفتەکان خۆشەویستان پێویستی بە پلەبەندی پلەپلەیی و هەروەها وەکو گوتم لە بەشەکانەوە دەست پێ دەکاتن خاڵێکی تر خۆشەویستان لە هونەری چارەسەرکردنی گرفت و کێشەکان بریتە لە دیاریکردنی ئەو هۆکارانەی کە لەوانەیە هۆکاری کێشەکە بن دیاریکردنی هۆکارە ئیحتیمالیەکان یعنی لەوانەیە ئەتوبەی کۆمەڵێک هۆکار دیاری دەکەی لەوانەیە سەبەبی ئەو کێشە و گرفتە فلانشت بێت لەوانەیە فلانشت بێتن ئەها ئەسبابە ئیحتیمالیەکان هۆکارە ئیحتیمالیەکان خۆشەویستان هەمووی دیاری دەکەی کاتێک کە تۆ ئەم هۆکارانە دەنووسیەوە و دیاریان دەکەی کاتت بۆ دەجێڕێتەوە ماندووبوونت بۆ دەجێڕێتەوە پارە خەرجکردنت بۆ دەجێڕێتەوە یعنی لەوانەیە کاتێک کە تۆ کێشەکان دیاری ناکەی تۆ تەرکیزت بۆ شتێکی دیتر دەڕواتن کە ئەو کە لەوانەیە هۆکاری سەرەکی کێشە و گرفتەکە نەبێتن تۆ تەرکیزت نابێت لەسەر کێشە و گرفتە سەرەکیەکەی کە لەوانەیە هۆکارەکە چ بێتن اینجا خۆشەویستان کاتێک کە تۆ ئەو هۆکارانت احتیمالیەکانت دیاری کردن اینجا دەی تەرتیبیان دەکەی ڕیزبەندیان دەکەی ڕیزبەند واتە وەکو گوتم لە گرنگترینەوە دەست پێ دەکەی تا بۆ گرنگ و بۆ خواردتر بە شێوازی هات لەسەرەوە بۆ خوارەوە دەست پێ دەکەی خۆشەویستان دەکرێت تۆ ئەم گرفت و کێشانەیە ڕێژەی سەدی بۆ دابنێ بۆ نمونە ئەم هۆکارە لەوانەیە هۆکاری ئەم کێشە و گرفتی ڕۆڵەکانم بێتن دەی لە سەدا لەوانەیە بڵێ سەدا هەشتای گرفتەکە لەوانەیە ئەم هۆکارە بێتن ڕێژەی بۆ دابنێ کاتێک کە ڕێژەت بۆ دانان جا تۆ لەسەرەوە دەست پێ دەکەی ئەوەی کە هۆکارەکەی 90% تۆ پێشی دەخەیت لە چارەسەرکردندا اینجا 80% 70% 150% 140
دێ خوارەوە ڕێژیان بۆ دابنێ ئاوا دەست پێ بکە لە چارەسەرکردندا. ئینجا کاتێک کە ڕێژەت بۆ دانان و ڕیزبەندتکردن هۆکارەکان وەرە شی بکەوە. ئەم هۆکارە یعنی تەفسیری دەوێتن بەڕاستی، بەڵام تەفسیرێکی منطقی لێکدانەوەیکی واقعیانە، واتە بۆ هەر هۆکارێک لێکدانەوەیەک بکە. باشە ڕۆڵەکەم هۆکارەکەی ئەوەیە کە تووشی ئەو گرفتە بووە، بەڵام بۆ لەبەر بۆ ئەم هۆکارە بۆچی ڕوونی بکەوە. اینجا خۆشەویستان پاش ئەوە دەکرێت کە شیکردنەوەیەکت کرد بۆ هۆکارەکان، اینجا دەکرێت بەدیل دابنەی، چارەسەر دابنەی، وەکو دەڵێن حلول، چارەسەریەکان حلەکان دابنەی. خۆشەویستان دەکرێت تۆ کۆمەڵێک حل دابنەی، بەدیل دابنەی، چارەسەر دابنەی. ئەمەشیان لە میانەی استراتیجیەتی عەسفی ذهنیەوە ئەکرێتن کە هەوڵێکە بۆ لەدایکبوونی فکرەکان، بۆ چوونەکان، بۆ چارەسەرکردنی گرفتەکە. واتە دەکرێت کۆمەڵێک چارەسەری نوێت پێ بداتن ئەم عەسفی ذهنیە، هەندێک چارەسەری جۆرا و جۆر بۆ هەر یەکێک لەم هۆکارانە. یعنی ئەمە وات لێ دەکاتن کە بۆت ئاسان دەکاتن بە تایبەتی لەدایکبوونی بۆ چوونەکان، چارەسەرەکان لات. بۆ نمونە وەکو دەڵێن کلیلی ئەم پرسیارانە، ئەم کلیلانە دەکرێتەوە بەکاری بینی بۆ پەیدابوونی چارەسەرەکان لە لای تۆ. بۆ نمونە کاتێک کە گرفتەکانت دیاریکردن، هۆکارەکانت دیاریکردن، هۆکار دەکرێت بڵێ چێ هۆکاری ئەمەیە، یاخود کەی بوو هۆکاری، کەی ئەم هۆکارە ڕوویدا، لەبەر چی ئەمانە پرسیارن، دەکرێت لەبەر چی ئەم هۆکارە ڕوویدا، بۆچی، لەکوێ، چۆن ئەمە ڕوویدا. کاتێک کە تۆ ئەم پرسیارانە دەکەی لە خۆت، یعنی کاتێک ئەم پرسیارانت کرد کۆمەڵێک لە وەڵامی ئەم پرسیارانەدا کۆمەڵێک بۆچوون لە لای تۆ دروست دەبێتن، و تۆ دەکرێت بۆچوونی نوێ، یعنی هەوڵدەی بۆچوونی نوێ دەربارەی ئەم کێشەیە، ئەم گرفتەیە لە لات پەیدا بێتن، و دەکرێت سود لە بیر و بۆچوونی کەسانی تریش وەربگری. خۆشەویستان کاتێک کە کۆمەڵێک شت لە لات دروست بوو، ئەلێرەوە جۆریەتەکە لەدایک دەبێتن، واتە شێوات چۆنیەتی چارەسەرکردن، جۆری چارەسەرکردنی گرفتەکان پەیدا دەبێتن. خۆشەویستان اینجا پاش ئەوە ئێمە هەوڵ دەدەین چارەسەری داهێنان بکەین لە چارەسەرکردنی گرفتەکاندا. داهێنان زۆر گرنگە، وەکو گوتم، یعنی تۆ ئێستا کۆمەڵێک بەدیل، کۆمەڵێک چارەسەرت لەلا پەیدا بوو بەم پرسیارانە، جا دەکرێت تۆ چارەسەر لە چارەسەرکردندا داهێنان بکەیت. واتە خۆشەویستان دەکرێت هەندە بە دوای چارەسەرە تەقلیدیەکاندا نەگەڕین، بەڵکو بە دوای چارەسەرە ناتەقلیدیەکان بگەڕین بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکان، واتە داهێنان بکەین لە چارەسەرکردندا. بۆ نمونە خۆشەویستان دوو نمونەتان بۆ دەینمەوە چۆن داهێنان بکرێتن لە چارەسەرکردنی گرفتەکاندا. کابرایەک هەبوو لە وڵاتی چین، بووکەڵەی دەفرۆشتن، دوکانی بووکەڵەی هەبوو، بووکەڵەی منداڵان. ئەم کابرایە طبعاً دوکانێکی زۆر گەورە نەبوو، بەڵام بازارەکەی زۆر خۆش بوو، واتە بازرگانیەکەی زۆر بەسوود بوو. ڕۆژێک لە ڕۆژان خەریک بوو کارەکەی خۆی لەدەست بداتن، خەریک بوو دوکانەکەی قەپات بکرێتن. لەبەر چی؟ بەڵام کابرا زیرەک بوو، داهێنانکار بوو، واتە دەیزانی چۆن گرفتەکان چارەسەر بکاتن، داهێنانی دەکرد لە چارەسەرکردنی گرفتەکاندا. لەبەر چ خەریک بوو دوکانەکەی قەپات بکرێت و دابخرێتن؟ لەبەر ئەوەی ڕۆژێک لە ڕۆژان لە تەنیش دوکانەکەی ئەو کارگەیەکی دروستکردنی بووکەڵە، لە تەنیشت ئەو کارگەیەک دروستکرا. ئەم کارگەیە بە سعری جملەی بە خەڵکی دەفرۆشتن بووکەڵەکان، واتە زۆر ئەوەی دوکاندارەکە و بە سعری جملە نەبوو، گرانتر بوو، ئەوەی تر زۆر لەوەی هەرزانتر بوو. کابرا بازاڕی نەما، خەڵک ڕووی لە
لە کارگەکە دەکرد. زۆری پێ نەچوو لە تەنیشتی ئەو لاشەوە کارگەیەکی تر دروست بوو. اینجا لە بینی ئەو کارگەیە و ئەو کارگەیە منافەسا چێبڕچێ پەیدا بوو لەسەر فرۆشتن. ئەو لە ڕقی ئەو هەرزانتری دەکرد، ئەو لە ڕقی ئەویش لە نێوانیاندا ئەو لە هەردووچیان گرانتر بوو. کەواتە بازاری ئەو کابرایە خەریک بوو بە یەکجاری دوکانەکەیدا بخرێتن. ئەی چارەسەر چییە؟ کابرا بەڵام وەکو گوتم داهێنانی دەکرد لە چارەسەرکردندا، زیرەک بوو، حەکیم بوو، دانا بوو. هەستا تەنها خۆشەویستان لافتەی سەر دوکانەکەی، تەنها ناونیشانی دوکانەکەی خۆی گۆڕی. ناونیشانی دوکانەکەی ئەگەر فرۆشیاری بووکەڵەکان بوو بێتن پێشتر، ئەم جارە کردیە لەم تەنیشتەی کارگەیەک بوو، لەم تەنیشتەش کارگەیەک. هەستا ناونیشانی کارگەکەی خۆی لەسەری نووسی دەروازەی سەرەکی. دەروازەی سەرەکی خەڵک وای دەزانی ئەم دوکانە دەروازەی سەرەکیە بۆ هەردوو کارگەکە، لەولا کارگە لەولا کارگەوەیان نەزانی یەک کارگەیە ئەمەش دەروازەی سەرەکی بۆ هەردووچیان. خەڵک ئەوەی دەهات کڕیار دەهات هەمووی سەرەتا دەهاتە ئەو دوکانەیە و لەوێن دەرێ بووکەڵەکانی خۆیان دەکڕی دەڕۆیشتن، کەس نەچوو هەردوو کارگەکان. ئەمە داهێنانە لە چارەسەرکردنی گرفتەکاندا. خۆشەویستان، نمونەیەکی تر دەینمەوە، چیرۆکی منداڵەکە و کێشەی سیارەکە ئۆتۆمبیل. ڕۆژێک لە ڕۆژان پیاوێک سواری ئۆتۆمبیلەکەی خۆی بوو لەگەڵیدا خێزانەکە و منداڵە بچووکەکەی لەگەڵ بوون. بە سیارەکەیان ڕۆیشتن خۆشەویستان، دەیانویست بچنە گەشتێک، لە ڕێگادا ئۆتۆمبیلەکەیان بە تونێلێکدا ڕۆیشتن، بەڵام لەسەر ئۆتۆمبیلەکەی خۆیان هەندێک کەلوپەلیان بار کرد بوو. تونێلەکە ئەو تونێلەی کە پێدا ڕۆیشتن زۆر نزم بوو، نەوی بوو. سیارەکەیان گیری خوارد لە تونێلەکەدا، چونکە کەلوپەلەکە سەری بە تونێلەکە دەکەت و تونێلەکەی گیری خوارد، نەی دەتوانی بڕواتن. لێرەدا خۆشەویستان بۆ مشتومڕیان لەگەڵ خێزانەکەی گوتی سیارەکە ئێمە پاڵی دەدەین بۆ پشتەوە، بە سیارەکەمان ببینە دەرەوە بە پاڵدانەوە. پیاوەکە گوتی چۆن دەکرێت ئێمە وا بکەین ئەم سیارەکەمان پاڵدەین، لە دوامانەوە یەک دنیا سیارە ڕاوەستاوە، ناکرێت. گوتی ئەی بۆ پێشەوە پاڵی دەین، بۆ پێشەوە پاڵی دەین، هەموو کەلوپەلەکانمان ورد و خاشەوێت و هیچی نامینێتن. خۆشەویستان، ئەم تونێلە تەنها 5 سانتیمەتر واتە سیارەکەیان کەلوپەلی لەسەر نەبا نزمتر باە ئاعتیادی ئەڕۆیشت و زۆر بە ئاسایی ئەڕۆیشت و کێشە و گرفتی نابوو، تەنها 5 سانتیمی دەویست، واتە لەسەرەوە 5 سانتیم کەلوپەلەکانیان زیاد بوو. ئەی کێشە چارەسەر چییە؟ یعنی ئەلێرانە ئەوان قسەیان لەسەر ئەوە دەکرد، ئەو دەیگۆ بۆ پێشەوە پاڵدەین، ئەو دەیگوت بۆ دواوە پاڵدەین. ئەلێرەدا منداڵەکەیان گوتی بابە گیان چارەسەر زۆر ئاسانە، بۆ هەوای تایەکانمان، هەوای تایی سیارەکان، لە تایی سیارەکان هەندێک هەوا بەر بدەین، هەوای لێبینینە خوارەوە، کێشەکە چارەسەر دەبێت و سیارە زۆر بە ئاسانی دەڕوا. فعلەن بە قسەی منداڵەکەیان کرد و هەوای سیارەکەیان تۆزێک کەم کرد و زۆر بە ئاسایی سیارەکە ڕۆیشتە دەرەوە. ئەمە داهێنانە خۆشەویستان لە چارەسەرکردنی گرفت و کێشەکاندا. اینجا دوای ئەوە خۆشەویستان کاتێک کە ئێمە چارەسەرمان کرد دەکرێتن دیراسەی ئیجابیات و هەروەها سلبیاتی ئەو چارەسەرانە بکەین. خۆشەویستان کات زیاتر دەرفەتمان پێنادا، کاتەکەمان کۆتایی پێهات، بەڵام لە ئەڵلقەی داهاتوو ئینشاءڵڵا درێژە بم بابەتە دەدەین، زیاتر باسی هوەری چارەسەرکردنی گرفتەکان دەکەین و لەوێ کۆمەڵی خاڵی ترماوە درێژەی پێدەدەین. لێرە ناچارین ماڵ ئاوایتان لێ بکەین تا ئەو کات لای ئێوەمان خۆش، خواتان لەگەڵ، والسلام عليكم ورحمة الله وبركاته.